بەڵێ سانە بەردەوامین وەک لە سەرەتاشە باسمان کرد ڕۆژانە ئێمە دوو تەوەرمانەیەکە گفتوگۆی بابەتی ڕۆژی دیاکەین ئێساش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەمانەکەین باسپاسەوە کە میوانەکەمان لە ستودیۆیە سانە وەزارەتی کشت و کاڵبڕیاریشی دەرکردووە سەبارەت بە قەدەغەکردنی بەشێک لە هاوردەکردنی بەرەمە کشت و کاڵەکان لە دەرەوەی هەرێم ئەمەش وەک پاڵپشتیەکە بۆ ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لە هەرێمی کوردستان تەنانەت جێگری بەڕێوەبەری کشت و کاڵی سلێمانیش ئەڵێت هەر بەرهەمێک کە هاوردە ئەکرێت گومرگ نەکرێت ڕوبەڕووی سزای یاسایی بێتەوە وەک ئاماژەم پێ ئەمەش وەک پاڵپشتیەکە لە بەرهەمی جوتیاران لە ناو هەرێمی کوردستاندا. بەڵێ بۆ ئەمە بەستەوە بۆ قسە و باسی زیاتر لەگەڵ میوانەکەمان و توێژ دەکەین بزانینایە و بەرهەمانە بە دیاریکراوی کامانن کە قەدەخە کراوە کە هاوردە بکرێن و ئاکامی هاوکاریشم ئاماژە پێتاوەکو پاڵپشتێکە بۆ جوتیاران بۆ مەبەستا میوانداری سەروەر عەلی سەرۆکی لیژنەی سندیکای کشت و کاڵی عەلوی سلێمانیمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لامان میوانە کاک سەروەر بە خێراتی و بەیانی و باش. خۆشحاڵ بووین کە لێرەیت. کاک سەروەر دەمێ پرسیاریەوە بکەم یەکەم شت بۆ دەست بکەم ئەو بەروبوومانە کامانن کە قەدەخە کراوە هاوردە بکرێت. طبعاً ئێمە وەزارەتی کشت و کاڵ ساڵانە لە 15 چوارەوە ڕۆژنامەی کشت و کاڵی دەرەچێت کە ئەم ڕۆژنامەیە ئەو بەرهەمانەی کە پێویستەکە هەر بە قەدەغەکراویە بە هەموو شێوە قەدەغەی هاوردەکردنی بەرهەمیشمان مایە باجێکی خەنە سەر ئەمە وەکو جەنابتان ئەڵێن بۆ پاڵپشتی بەرهەمی خۆماڵیەوە بۆ پاڵپشتی جوتیارانە. باشە بە دیاریکراوی وەڵامی ئەوە دەندامەوە کاک سەروەر بەرهەمەکان کامانن کە لەو کاتەیە ئەکرێ. بەڵێ ئەو بەرهەمانە کە ئێمە بەپی وەرزەکانەکە پێ ئەگات فەسڵەکان قەدەغەکراوەکان بەپی تاریخێکی بۆدان لێ لەنگوێ ئەوە بۆ هەم ئێستا هەموو ئەو بەرهەمانی کە خۆماڵیە بە تایبەتی سەوزەکان کاڵین شووتی کاڵک تەماتە بیبەر پیاس هەمی قەدەغەی ئەوانە چەند میوەیەک نەبێ ئێستا خۆمان بڵین هەڵوژێ نەمان ماوە جێلاسە نیمانە ئەمانەیە ناگرێتەوە کاک سەروەر گرتوێ ئەوەی کە باڵێ ئێستا هەڵوژە بڵین لایەکی حوتەوە قەدەغەکردنی لەسەر لاچوە و باجی لەسەر لاچوە. بەڵێ باشە کاک سەروەر ئەم بڕیاری وەزارەتی کشت و کاڵکە وەک باسمان کرد لە بەرژەوەندی جوتیارانە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان کەواتە پلانی وەزارەتی کشت و کاڵ چییە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی جوتیار کە ئەمە وەک باسمان کرد ئەبێتە پاڵپشتێک بۆ بەرهەمە ناوخۆیەکان. طبعاً ئەمە پاڵپشتێکی زۆر باشە و جوتیاران ئیسفادەشیان لێ کردووە کە ئەم پاڵپشتە ئەم قەدەغەکردنەیە خود ئەم باجە خرێت سەر ئەو بەرهەمانی کە هاوردە نەکرێ. وەزارەتی کشت و کاڵ ئەبێ پلانی زیاتری هەبێتەوە بۆ پاڵپشتی جوتیاران بۆی کە جوتیارەکەن ساڵ بە ساڵ دڵخۆشتر بن یاخود بەرهەمەکانیان زیاتر بەرهەم بێنن. ئێمە زۆر جاریش داوامان کردووە هەوڵی ئەوە بدرێ وەزارەتی کشت و کاڵ بە بازارکردن کا بۆ بەرهەمەکانمان وەکو وڵاتانی هیچ نەبێت دراوسێمان جاری وا بەرهەمێکمان زۆر زۆرە ساغ نابێتەوە نرخەکەی زیاد لە حەدی خۆیەتە خوارەوە ئەگەر بە بازارکردنی بۆ پێکرێ بچێتە دەرەوەی وڵات ئەمە کارێکی سەرەکی وەزارەتی کشت و کاڵە ئەگەر ئەمە بکات بۆ جوتیاران زۆر سەرکەوتووە. بەڵێ باشە کاک جوتیار کاک سەروەر جوتیاران پێویستیان بە پاڵپشتیکردنە بۆ ئەوەی بەرهەمەکانیان ساغ بکرێتەوە بۆ ئەوەی بە بازار بکرێت لەو بارەوە چی بکرێت چۆن بە چ شێوەیەک هانی جوتیاران بدرێت ئەوەی کە هانی جوتیاران تەبعاً ئێمە خانوویی پلاستیکی زۆرمان هەیە خۆتان نەزانن ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی وزە سوتەمەنیەوە یا هاری هاوکاریان کە ئەتوانن لە فەسڵەکانی زستانیش و بەهاریشە بەرهەمیان هەبێ ئەوانی کە پێویستمانە دەرەوە هاوردەیەکەین. باشە تا چەند ئەمە گرنگە کاک سەروەر کار بە ڕۆژمێری کشت و کاڵی بکرێت بۆ ساختکردنی بەرهەمی کشت و کاڵ ئەوەی کە تا ئێستا گیراوەتە بەروکار بە ڕۆژمێری کشت و کاڵی ڕۆژنامەی کشت و کاڵی کراوە تا ئێستا هیچ جوتیار لەم بابەتە سوودمەند بووە. ئەی تەبعاً ئێمە ساڵانی پێشوو کە ئەم ڕۆژمێری کشت و کاڵیە نەبووە یا هیچ بەرهەمێک قەدەغە نەکرا بەرهەمێکی خۆمان زۆر بوو تەبعاً جوتیارە بەرهەمی خۆشمان بوو شێوە وەختە زۆر نەبوو ساڵ بە ساڵ کە پەری پێسەندا و ئەم ڕۆژمێری کشت و کاڵیەش دەرچووە خۆی پلانەکە وا بوو کە ئەم داهاتە بۆ پاڵپشتی جوتیاران بێ بڵین کە هیچ بەرهەمێک هاوردەیەکە کەمە بێ ئەو باجە سندوقێک بێ بۆ هاوکاری جوتیاران بوو بەس بەداخەوە ئەوە جێبەجێ نەکرا و ئیسفادەکەی لەوەیە کە قەدەغەیە ئەو بەرهەمانەی خۆمان ئێمە تەنها شوێن ئەوەی کە ئەو بەرهەمانی تیاساغا بێتەوە خوار و ناوەڕاستی عێراقا و هەرێمی کوردستانە ئیتر هیچ شوێنێکمان نییە وە جاری وایە ئەو بەرهەما کە خوار و ناوەڕاست ئەیان بێ ئەمانی خۆمان لێرە پەنەخواتەوە و خۆتان بینیتان بەعزە بەرهەمێکمان ساڵ وشکە ساڵی بوو کاک سەروەر هیچ کاریگەری نەبوو لەسەر بەرهەمی ناوخۆ
وڵی ئێمەش پێشبینی ئەومان نەئاکرد کە بەو شێوە بەرهەممان سپاس بخوا ئێستا بەرهەمێکی زۆرە وشکە ساڵێکە ئەو تاسیرەی نەبوو کەواتە پێچەوانەی پێشبینیەکان بۆ کاکسەبەر بەڵێ پێشبینی ئەوی کە ئێمەمان کرد ئێمە خەمێوەمان بوو لەوەچێ کەمی تەماتەمان هەبێ کەمی بەرهەمی ترمان هەبێ بە سپاسەوە لەخوای گەورە بەزیابێ بەرهەمەکانمان زۆر بەڵێ کاکسەبەر وەک باسمان کرد ئەمە پێچوانی پێشبینیەکان بوو بەرهەمە ناخۆیەکان لە ئێستادا بەشی هەرێمی کوردستان ناکات یاخود ئەتوانرێت بە بازاریش بکرێت بۆ دەرەوەی هەرێمی کوردستان بەڵێ منەوەکو باسم کرد ئێمە بۆ نمونە تەماتەمان هەیە ئەتوانن زیاد لە حەدی بەشی ناوخۆ هەتا حکوومەتی فیدراالیشە بەڵێ کاکسەر باباسی کەرتی تایبەت بکەین کەرتی تایبەت ڕۆڵێکی هەیە ئایا جوتیاران جگە لە وەزارەتی کشتتوکاڵ جیاوازە دامەزرا و کشتتوکالەکان پشتیان بە کەرتی تایبەتیش بەستۆ بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان کەتی تایبەت ئێسەوەی کە ئێمە وەکو بینیمانە تەنها پەتاتەیە کەتی تایبەت ئیشی تیاکە ئەو بەزرە خۆیان بۆیان هێنن بە تەبعاً بۆ ئەو معمەلی چپسەکانە پەتاتێکی تایبەتە ئەیدەن بە جوتیارەکان ئەمەش ئیسفادێکی زۆرە بۆ جوتیاران خەمی ساخبوونەوەیان نییە و نرخێکی مەحدودیشان بۆ دانراوە بەرهەمەکان ئەگەر لەو شێوازەی کە ئەوان پێیان ئەڵێن و بەرهەمی بێنن لیان وەرنەگرن و ئیسفادێکی باشە باشە باسی نرخت کرد کاکسەر کە لە کاتێکدا ئەوە قەدەخە بکرێت کە بەرهەمە هاوردەکان هاوردەی ئێرە نەکرێتەوە و بەرهەمانە نێنە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام هاوڵاتیان گلیان لەوەیە کە و بەرهەمە ناوخۆیانە نرخیان گرانە باوەڕکە جاری وایە ئێمە ئێستا گەر هاوردێکین بازە بەرهەمێکی لەوەی کە دەرەوە هاوردەکەین لەمەی خۆمان هەرزانترەگەی لە بەری خۆتان نەزان عملەی ئێران زۆر دابەزیوە ئەو بەرهەمانی ئێمە لە 180 لە ئێران و هاوردەکەین هەرزانەکەی بۆمان بەس ئەوەی کە ئێستا ئەمانە بەرەمی خۆماڵیمان هەیە نرخەکانیشمان ئێستا زۆر گونجاوە هەم بۆ جوتیاران و هەم کاشگا دەدەستی هاوڵاتیان نرخێکی وانە کە گران بێ و بۆ جوتیارەکانی هەرزان نییە کاکسەر چاودێری نرخەکانەکرێت ناخۆیەکان بە هیچ شێوێ ئەو چاودێریە ناکرێت کە حاسەبە بکرێت کەسێ نرخ بەپێی بازار کاتە ئەتوانین بڵێن قۆرق نەکراوە نا بە هیچ شێوە نرخ قۆرق نەکراوە و ئازادە بەڵێ باشە کاک سەروەر ئێمە بەردەوام چەند فێستیڤالێکەیە فێستیڤاڵی هەنار بێت کاڵک بێت ترێ بێت جگە لەم فێستیڤالانە تا چەند گرنگە کۆنفرانسێکی فراوان تایبەت بە ساختکردنەوە یاخود تایبەت بە هاندانی جوتیاران بۆ بە بازارکردنی بەرهەمەکانیان بەڕێوە بچێت لە سلێمانی بە یاخود لات ناوچەشتی هەرێمی کوردستان بێت لە سلێمانی بێ لە هەز ناوچەیەکی کوردستان بێشتێکی جگە لە فێستیڤالەکانیش کاریگەری هەیە لەسەر خستنە ڕووی بازار یاخود هاندانی جوتیاران بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانیان یاخود بڵین بە بازارکردنی بەرهەمەکانیان ئێمە خۆمان وەکو زۆر داوا دەکرین بۆ وڵاتان هەر بۆ ئۆفیسیڤاڵی بە تایبەتی ئێمە سەوز و میوەکان ئەچین تەبەن ئیسفادەی لێبێت جاری وایە ئێمە چینە ئەوێ لە عقدێکە بەسین لەگەڵ کۆمپانیاکە یاخود لەگەڵ شوێنێکە ئەو بەرهەمانان هێنین لێرە ساقێکینەوە ئەمانە ئێمەش ئەگەر ئەو فیستیڤاڵ و ئەو شتانە بکرێت لەوە چی ئەگەر کەسانی کەش داوات بکرێت بە ئۆفیسیڤاڵە ئەمە ئیسفادەی لێکرێ و لەوە چی ئەم بەرهەمانە بە دەرەوە بناسرێنێ و چێتە دەرەوە ساقێتەوە باشە کاک سەروەر زیاترینیان ئەو بەرهەمە خۆماڵانی کە وەکو ئاماژەت بدا هاوردی باڵین بۆ دەرەوەش ئەنێرێ زیاترین بەرهەم کامێک کە زۆر خواستی لەسەر و داوا ئەکرێ لە دەرەوە ئەوی کەوتم ئێمە کێشەکەمان ئەوەیە یعنی ئەمە هەر زۆر داوامان کردو کە بەرهەمەکانمان چێتە دەرەوە ساغ بێتەوە ئەومە کێشەکەمان ئەوەی بەرهەمەکانمان ناچێتە دەرەوە تەنها هەنارمان چۆتە دەرەوە ئەوش بە ڕێژەیەکی کەم هیچ بەرهەم پەتاتەش کاکسەر پەتاتەکەش ئەوش هەر ڕێژەیەکی کەم چووە بۆ شێوەیە نەچووەکە ئێستا بۆ نمونەیەمان بەیانی پەتاتی خۆمان نابێنێت بۆ ئەوانە ناڕات کاکسەروە ئەمە ئێمە هەتا ئێستا ناسان خواستی لەسەر نییە خواستی لەسەر زۆر لە دەریشەوە لە بیر لەوەکەنەوە ڕۆژ شوێنانەی ڕەنگە کە ئەگیرێتە بەر بۆ ناردنی ئەو بەرهەمە خۆماڵە لە ڕێگا با بڵین ڕوبڕی خراپبووم بێتەوە یاخود هەندێک بەرەمی خۆراکی بەڕاستی تەحملی ئەکات کە بمێنێتەوە بەسارکەرەوە ئێستا بەرهەمانەکەی من بەسارکەرەوە هێنین لێرە شەوکە ئەڕوا بۆ شوێنانە ئەو بەرهەمانە هەموو بەرهەمی ئێستا فەستا بە ساردکەرەوە ڕوا بەساری بەسارکەرەوە بەڕادەڕوە کەواتە بۆ نانێری منش کەواتە وت کاکسەروەر کەواتە گرفتی ئێمە لە بە بازارکردنی بەرهەمەکانە کاکسەروەر ئێمە گرفتەکەمان لەوەیە کە بە بازارکردنە ئایا ڕێگەی پێنادرێ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان خەمسار دەلوە ئێمە زۆرمان داوا کردو ئەگەر ئەمە بکرێ بەڕاستی جوتیارانمان زیاتر ئیسفاداکە و ساڵ بە ساڵ بەرهەمەکانیشمان ئەچێتە پێشەوە بەڵێ باشە کاک سەروەر ببوورە ئەکەم فەرموو شتێک بوو بە پرسیار لەلام باسی حکوومەتی هەرێمی کوردستانت کرد ئەبێت کاتێ دەنێرێتە دەرەوە حکوومەت هەرێمی کوردستان لەم بابەتە ئاگادار بێت کە دەنێرێتەوە یاخود ناتوان لە ڕێگەی با بڵین کۆمپانیاکانەوە یاخود ئەوانەی پۆستەکەن ئەو بابەتانە بنێرێتە دەرەوە ناتوان خۆتان ئەو بکەنە ڕێگەی کەرتی تایبەتەوە خۆی ڕێو شوێنەکەی ئێستا ڕێی پێ نادرێ ینی ئەمە ئەو کە ڕێشوێنی کە گیرێتە بەر بۆی ڕێی پێ نادرێ تاوانێت لە لایەنی حکوومەتی ناوەندەوەیە
تاوان حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە بەس وازم لە ڕێ حکوومەتی ناوەندەوە ڕێگەی پێ نادرێتەوە بەرهەمانە بچێتە دەرەوە هۆکارەکەشی ئیتر سیاسیە ئەوەیە نازان. باش کاک سەروەر ئێمە لە ئێستاە یان بڵێن لە سنووی پارێزگای سلێمانی چ بەرهەمێکی خۆماڵیمان زۆرە بە دیاریکراوی تاوان سنووی پارێزگای سلێمانی ئێمە کاڵین سنووی پارێزگای پێنجۆن و شارەزور هەمی ئەگرێتەوە ئێستا لەم فەسڵا ئێمە بە تەماتێکی زۆرمان هەیە بیبەر و باینجانمان هەیە گولەکەمان هەیە میوەکان ئێستا تاپەن کاڵک و شووتی و خیاری هەر بە حسابەکرێ خارمان هەیە شووتیمان هەیە بە ئێستا لەم فەسڵا چەند هەفتەیەک ئێمە شووتیمان کەمی کردو و بەرهەمی دووەمی شووتیمان زۆر نەجاحەتی نەیە ناجنا ساڵان باش کاسەوەر بەشی دانیشتوانەکە سلێمانیان ئەتوانرێت بەشێشی بنێرێت بۆ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان دووەک بێت هەولێر بێت بۆ نمونەوە ئێستا هەر چەند محافەزەکەی خوار و ناوەڕاستی لێرە بەرهەمە بن بۆ خوار و ناوەڕاستاکەن لە شارەکانی تری هەرێم ئێستا بە تایبەتی لە پێنجێنە ئەو بەرامانە هەموو محافەزەکە هەنادەی خوار و باشوور و ناوەڕاستە و شوێنانی دیکەش دەکرێت سپاس بخوا ئێستا ڕۆژانە لە 3000 کەمتر لە 3000 تەن کەمتر بەرهەمی خۆماڵی ناچێتە خوار و ناوەڕاست ساغ بێتەوە. بەڵێ کاک سەبەر ئەی چی بە پێچەوانەوە لە باشوور یاخو ناوەڕاست خواروی عێراقیە بۆ ئێمە ئێستا بە پێچەوانەوە ئێمە کە دێت تەنها فەسڵی خورمایەکە لە خوارەوە ئێستا بۆمان دێ هیچ شتێکمان بۆ نایە لە خوارەوە. ئەی لە زستان کاک سەبەر لە زستانیشا پرتەقاڵ و لیمە و ئەم لالەنجی و کرمەتین و ئەمانیان هەیە کە بۆ لای خۆمانیە ئەویش بە ڕێژەیەکی کەمە وەکو ساڵانی زوو نییە ساڵ بە ساڵ ئەوانیش بەرەو پەران پێداوە زیاکە. بەڵێ باشە کاک سەروەر جێگری بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمانی وەک لە سەرەتای باسشم کرد ئاماژەی بۆ کردبوو کە هەر بەرهەمێک کە دێتە هەرێمی کوردستان گومەرگ نەکرێت ڕوبەڕووی سزای یاساییە بێتەوە. ئەمە تا چەند کاریگەری هەبوو بۆ ئەوەی ئەم ڕێو شوێنە یاساییە هانی جوتیار بات کە بەرهەمی خۆی ساخ بکاتەوە لە سلێمانی بێ یاخود لە هەر شاریشتری هەرێمی کوردستان بێت. تەبعەن ئێمە ئێستا هەموو حدودەکان لە چەند سنوورێکی دیاریکراومانەیە باش ماکو و چەند مەرزی ترمان هەیە بەبێ ئەو ڕێنمایانی کە لە گومرگ دەرێکە لە ئەو وەزارەتی کشتتوکاڵ دەرێکا بەبێ ئەو ڕێنمانە هیچ بەرهەمێک هاو دەناگرێت ڕێگەی قاچاقی نییە بەوە بێت ئەگەر یا ئەو حاڵەت هەیە کاک سەربەنیە حاڵەت هەیە بەڵام ڕوبەڕووی سزای یاساییە بێت. بەزە حاڵەتێکمانە ئێمە کێشەکەمان ئەوەیە بە زۆر بەداخەوە ئێمە زۆر جاریش داوامان کردو و باسمان کردووە کە ئەم ڕۆژنامەی کشتتوکالێک کە دەرئەچێت با لەگەڵ حکوومەتی هەرێمی لەگەڵ حکوومەتی ناوەندا یەک بەرنامە بێت. جاری وایە ئێسمە بەرهەمی خۆمان لێرە زۆرە بێ لێوێ نابێت مەرزەکانی خوار و ناوەڕاست دەکرێتەوە ئەمە تاوان زەربە لە بەرەمی خۆماڵیا و نرخەکەیەتە خوارە. باشە کاک سەروەر لە لێدوانێکدا بەڕێزت ئاماژەت بۆ کرۆ کە لە بەرهەمی خۆماڵی لە ئەلوەکە لە سەدانەوەی پێک دەهێنێت لە هەمان کاتا بەڕێزی ئاماژەش بۆیە کە هەندە بەرهەمان زۆر بەشی تەواوی ناوخۆی هەرێمی کوردستان دەکات تەنانەت دەنێرێ بۆ باشوور و ناوەڕاستیش کەواتە ئەگەر بەشی هەموو ناوخۆئەکات و دەنێرێ بۆ ناوچەکانی تریش بۆچی نافرۆشە لە ئەلوەی سلێمانی کەواتە گەر بەم جۆرە بێ کەواتە بەکارهێنراوە بۆچی سەدانەوەی مەبەستی من کاڵم لە سەدانەوەتی بەرهەمی خۆماڵیە ئەو دەی کە ئێستا کە باسێگەین بەعزە میوەیەکمانەیە مزرەمەنیەکان ئێسەی خۆماڵیمان نییە تەوان ئێستا لیمۆیە پرتەخاڵە لە ئەفریقا و لە میسرەوەیەت ئەمەی ئەو سادەوە پانزەی کە دێ ئەوەی ئەڵێن ئەوەی کە پێداویستی سەرەکی ڕۆژانی هاوڵاتیانە ئێستا بە هەمووی بەرهەمی خۆماڵیە. باشە کاک سەروەر جیاواز لەم بابەتە لە ئێستا ئەلوی سلێمانی پەیوەندی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ یاخود دامەزراوەکانی کشتتوکاڵ یاخود بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵ چۆنەوەکو ئەلوی سلێمانی ئێمە پەیوەندیمان هەتا لەگەڵ وەزارەتی بەڕێز وەزیری کشتتوکاڵی شایە و لەگەڵ بریکاری وەزیری بەڕێز کاگرزگار هەمانە ئێمە خۆشمان لەگەڵ ژنەکانی قایمقامەتە لەگەڵ بەڕێز قایمقامە ماگانە کۆبوونەوەمان هەیە لە باسی چۆنێتی بازار و کەم و کورتی بازارەکان لە بواری کاتە ئەم هەماهەنگی و هاوکاری نێوان ئێوە و بەڕێوەبەری کشتتوکاڵی سلێمان بێ یاخود وەزارەتی کشتتوکاڵ بێت تا چەند کاریگەری بێ بۆ ساختکردنەوەی بەرهەمەکان یاخود هاندانی جوتیاران بە هەموو شێوێک. تەبعەن ئەو ئیتیساڵێکی ئێمە هەمانە لەگەڵ بەڕێز وەزارەتی کشتتوکاڵە جاری وایە بەرهەمێکمان کەمە بێ خۆماڵ ئێمە داوایان لەکەین بە نووسراوێکی ئێمە ینی بەرهەمێکی خۆمان ئێستا بۆ نمونە داوامان کردو کە ڕێگەمان بن شووتی بێت لەبەرەوەی بەرهەمی دووهەمی شووتیمان ئەم ساڵ کەمە ڕەزامەندی درراوە کاک سەروەر داوامان کردووە و قبوڵیشیان کردووە بەس تا ئێستا نەخێر ڕەزامەندیان ناوە چاوەڕێی ئەوەن لەوە چێ بەری پایزەی شووتی بۆی تاکید بنەوە کە کەمە ئەگەر بەوەی تاکید بنەوە کە بەرهەمەکە کەمە هاوردەیەکەین باشە لە پلانەکانتانە کاک سەروەر کاتێک کۆ دەبنەوە وەکو بەڕێزی داماشت پێ کۆبوونەوەمان دەبێت و هەماهەنگیمان هەیە
هیچ باسی پلانی تازە ناکەن بۆی ڕێگە چارەیەکی باشتر بگیرێتە بەر بۆ ساکردنی بەرهەمی خۆماڵی. تامان ئێمە هەموو ئەوانە باز دەکرێت ئەو چ بەرهەمێکمان کەمە چ بەرهەمێ زیادە لە بازارە چ ڕێوشوێنە بگیرێتە بەر بۆی کە ئەو بەرهەمانە زیاتر بچێتە خوارد و ناوەڕاست ئاسانکاری کرێت. جاری وایە ئەمە هەر لە سەیتەرەکانی کەرکووک کێشەیەک دروست دەبێت ئێمە هەر لەو کۆبوونانە باسێکین ساڵێکرێ بە بەڕێز پارێزگاری کەرکووکەوە ئەمە هەوڵێکە بۆ ساختنەوەی بەرهەمەکانمانە ژنا ئێمە هیچ کێشێکمان لەگەڵ ئەوان نیە. باشە کاک سەروەر وتت ئێمە چەندین جار پێشنیارمان کردو هەنێ بەرەمی ناخۆی هەیە کە کەمە و بۆمان بێ بۆ نمونە شووتی لە کاتی دواخستنی وەڵامدانەوەتان ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر بەرزبوونەوەی بۆ نمونە نرخی شووتی بێ یاخوتەر بەرهەمێککە بێ کە خۆتان داواتان کردو بەڵام ڕێگە نەدراوە جارێ بێنرێتە هەرێمی کوردستان یاخو شارەکان. ئەوە پرسیارێکی زۆر جوانە و بەجێیە بەڵێ ئێمە ئێستا کە داوامان کردو ڕێگان نەدا ئێستا بۆ نمونە لە عەلوەکەی چولێ شووتی چۆتە 1000 دینار هەتا چێتە دەستی هاوڵاتیان زۆرەکەوێ ینی شووتێک بای لە عەلوەکە بە 1000 بەڵێ ئەمە حەق هەیە ڕێگەی پێ بدرێت ئەو بەرهەمانە کەم و ئێستا فەسی شێتی کە شووتی بخورێ نازام ئەگەر بینی دێتان لە بەسرا ئەوانش داوایان کردووە لە داوا لە حکوومەتی خۆیانەکەن کە لە وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی فیدراڵەکەن کە ڕێگە بدرێت شووتی هاوردە بکرێت لەبەری شووتی ئەم ساڵ ئێستا کەمە و گرانیشە لە بازار. ئەم ساڵ کەمە کاک سەروەر هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ تەبعەن هۆکارەکەی ئافاتێک لی داوە. شوێنمان هەیە شوێنی کەمانەیە کە بە شووتی بەناوبانگە بۆ نمونە. بەڵێ وازانم ئافاتێک لی داوە ئەمە زەرری لێداوە دوو هەمیش کەمی ئاومان هەبووە ئەوە تاسیری هەبووە. بەڵێ باشە ببوورە ئەکەم گەرویست شتێ بڵێ فەرموو. ببوورە کاک سەروەر هەندێ بەرهەم هەیە بە تایبەتی میوەکان کاتێکە لەو فەسڵای یەکەمین جار پێ ئەگات بە نرخێکی زۆر گران دەفرۆشرێت بۆ نمونە هەڵەوژە و ئەم بابەتانە چوالە خۆشیشە گێلاس خۆش شۆریەکەم. کاک سەروەر بۆچی هێندە گرانە بە هیچ چاودێرێک لەسەر ئەمە نیە ئایام هەڵوژانە ناوخۆین یاخو لە دەروێنرێ ئەوە گرانە؟ وەڵاهی ئەو هەڵوژەیە کە دێت جاری وازام هەرایەکی زۆری ناوە 250,000 دینار 1 کیلۆ ئەمە هەرایەکی زۆری ناوە یعنی ئەوە باوەڕ ناکەم شتێکی سەرەکی نییە خوارد نەتوانیت تۆ نەیخۆیت یعنی شتێکی ئەوە نییە سەرەکی بێ بۆ هاوڵاتیان تابانەوە لە هاوردە ئەکرێت کە هەوڵە دێت کەمێکە بۆ نمونە بۆ شاری سلێمانی 150 کیلۆ دێت هەر ئەوەش هەیە ئەمە ئۆکاری گرانبوونەکەیەوە بەرهەمی خۆشمان کە پێگا بۆ نمونە هەنجی لە هەوڵە چێدە 12,000 دینار لە باخێکی گەورە 10 کیلۆ 500 کیلۆی پێوە بێ ئەمە بیدایەتی پێگەیشتنە هەموو بەرهەمەکان وایە لە بیدایەتی پێگەیشتنە تا ئەچێتە حەدی خۆی باخەکە بژارەکە چەند کیلۆیەکی پێوە بێ ئەمە هۆکارەکەی باش ئەم بەرهەمانە هێنا عەلوەکە وانە کاک سەروەر باش ئێوە هیچ چاودێری لەسەرەوە ناکەن بۆنە بە جوتیارەکە بۆچی ئەمە ئەو نەگرانە؟ وەڵا جوتیارەکە نەخێر ناوەڵا جوتیارەکە تەمان حەزەکە هەتا زیادی بۆ بکە ئەیکا لەبەرەوەی چاودێری نرخ نییە ئێستا لەم ڕۆژەیە لە هەموو ئەرێمی کوردستان. باشەمە کاک سەروەر گرفتی دروست نەکردە چاودێری نرخ نییە بۆ نمونە چولەیەک جێلازەکەی لە لای بەقاڵێک بە نرخێکە لە شوێنیشکە بە نرخێکە شووتی بە هەمان شێوەیان هەر میوەیەکە ئەمە پێویستی بەوەی نیە بەڵێ بەڵێ بەتە بڕان ئەمە کاک سەروەر یعنی ئەمە گرفتیشی بۆ هاوڵاتیان دروست وەڵاهی تەمان لە شوێنەکان ئەمە ئەکەوێتە سەر شوێنەکان فەرقەکە بۆسە سۆپەرمارکێتێک بەڕاستی وایە خۆی لە عەلوەکە ئەگەر ڕێکام میوەیە جوانە یا خوام سەوزەیە جوانە ئەوە ئەبا لەبەری خۆتان نەزانێ ئێستا هاوڵاتیەکە چێ چیلوەیەک ڕێلەوە چێ سنووخێک ئەم دیودی و کاتا چیلوێکی لێڵە بژێرە ئەمە هۆکاری گرانبوونەکەی مەجبورە ئەو نرخی خاتە سەر هاوڵاتیان کە خراپە بێت ئەوەی کە ئەشتی لە شوێنەکان تامان هەرزانترە کابرایە تەنێک لە منە کڕێ 500 کیلۆ لە منە کڕێ نرخێکی کەمێک خاتە سەر و بە ئایفرۆشە بەعام ئەمە هۆکاری فەرقی نرخەکان لە عەلوەکەش هەروایە نرخێک هەیە بەرهەمێکی هەر جێلاسە بۆ نمونە بە 1000 نارە جێلاسیە بە 750 بە 500 نارە بۆ نمونە. بەڵێت کاک سەوەرێمە دیقەتی ئەوشمانەوە ڕەنگەومان بەرەم حاڵەتەکەوت پێێتین لە بازار کە خۆی چیلوەکت بۆ ئەکێشەیان شتێک ناڵێت تۆ دەستکاریکەی هەرزانترە بەڵام لە مارکێتێک لە شوێنێک کە لە ناو گەڕەکە بێ خۆت هەڵێ بژێریت هەز دەکەی نرخەکە جیاوازی هەیە ئەمە ئەوەیە منیش مێمەتی تابان ئەوەی کە خراپە بێ ئەوەی خراپە بێت لە تۆ یەسەنێت مەجبوریشە لەبەرەوەی کە تۆ هەڵێ بژێری شتێ بە دڵی خۆ دەبێ بە حاڵ خراپ بێ یاخود نەرم بێت دوای بێ فڕێ بێ. باشە ئەوەی لە وێنەکانی سەر شاشە ئیبینین کاک سەروەر تەماتە زۆرە تەماتە چۆنە لە هەرێمی کوردستان بشی ناو خۆکە یاخڵوا بڵێن هێندە زۆرە بۆ ڕادەی کە بنێنێتە دەرەوە. سپاس بخوا تەماتە هێندە زۆرە لەوە چێ من بوتم بەشی لەوە چێ بۆ وڵاتانی خلیجی ڕەوانە هەناردە بکرێ بەش بکات یعنی ئێستا لەم حاڵەتە زۆر باشە حدێکی سەواسەتی گرتووە لە نرخەکەی لە 500 دینار بۆ هاوڵاتیانیش و بۆ جوتیارانیش باز هەز بەرەمێکی لە 500 دینار بێتە خوارە جوتیارانی استفادەی لێ ناکەن.
باشە کاک سەروەر باسێکمان لە هەلی کار بۆ کە دەبینین لە وێنەکان لەسەر شاشی کورسات نوویست کە گەنجێکی زۆر لەوێ کار دەکەن تا چنەما بەڵێ کاریان ڕەخسانەوە بۆ گەنجان. وڵا سپاس بخوا هەلێکی کاری زۆر باشەیە لە عەلوەکەی ئێمە یعنی ئێمە لەوە چێ 2000 نەفەر زیاتر 2000 بۆ 2500 نەفەر ڕۆژانە لەم عەلوەیە هاتو چۆکە و کەسابەت دەکات. ئەمە هەلی کارێکی زۆر باشە بۆ هاوڵای هەم لە ڕووی بارکردن و هەم لە ڕووی گواستنەوە هەم لە ڕووی کرێکارەکان بارەکەن کرێکار هەیە بار ئەوا بۆ ئەم لاولا ئیتریانی ئەمە هەلێکی کاری باشە گونجاوە بۆ لە عەلوەکە شتێکی زۆر باشە. بە شێوەیەکی گشتی کاکسەوەر هیچ گرفتێکتان نییە؟ بە شێوەیەکی گشتی نەخێر وڵی ئێستا زۆر سپاس بۆ بەرەم ینی کێشە و گرفتێکی وامان نییە کە جێی باز بێ. بەڵێ باش باشە کاک سەروەر ئەو هەموو بەرهەمە هەیە لە عەلوەکە یەکشت بەڕاستی زۆر لامجێ کومانە ڕەنگە لە ڕۆژەکە تاوی و بەرهەمانی دەیەنرێت عەلوەکە نەفرۆشرێ سارکەرە و ئەم بابەتانە هەیە بەو ڕادێ بتوانێت ئەو هەموو بەرهەمە لە باڵین خراپبوون بپارێزرێ. وڵای پێم خۆش بە ئەو کە باسکرد ئێمە گرفتمان زۆرە ئەوە چەند ساڵێکە دەناڵێنین بۆ ئێمە بۆ سارکەرەوەکانمان کرێی کارەباکەمان زۆر گرانە ینی زۆربەی سارکەرەوەکانمان کردەوە بە مەخزن ناتوانین بەکاری بێنین واتەی کارەبایەک چیلۆواتمەنان بە 156 نەرخ حسابەکرێ ئەمە زۆر زۆر گرانە لەسەرمان بەکردی کشت و کاڵی بە 35 نارە بێ بە حسابکرێ ئێمە تەمان عادی کردی کشت و کاڵین ئێمە لە دووسێ ڕۆلەوە هەم جوتیاران زەرەکەن هەم ئێمە شتەرەکەین هەم وڵاتیانی بۆ نمونە ئێستا فەسڵی خورمایە ئەو خورمانەکێت ئەبێ ڕۆژانە بکرێتە سارکەرەوە خراپە بێ هەنجیرە بە هەمان شێوەگەر بمێنێتەوە بکرێت سارکەرەوە خراپە بێ خەناعەتان بێت ئەگەر سارکەرۆیکی بۆڵکەین ئەبێ پارێکی زیاد جوتیارەکە زۆری لێبسەین یاخود لەسەر خۆمان زۆر زۆرەکەی ئەمە لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی مادیەکەشەوە بۆ جوتیاران ئەگەر بەکاری بێنین زەرەریانە. دەستخۆش کاک سەروەر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوە ماندوومان کردی بە هیواین هەموو جوتیاران هەموو بەرهەمەکانیان ساغ بکرێتەوە بەرهەمە خۆماڵیەکانیان ئینشاءڵڵا ئێمەش هیوادارین ساڵ بە ساڵ جوتیاران بەرهەمەکانیان زیاتر پەرە بێبن و دڵخۆش بن حکومەت یارێمی کوردستان هاوڵاتیان حکومەت یارێمی کوردستان هاوکاریان کە لە هەموو ڕێکەوە بۆی کە ساڵ بە ساڵ دڵخۆش من بەرهەمەکانیان زۆر بێ و پێویستمان بە هیچ بەرەمێکی ئەوە نەبێ هاوڵاتیان کاک سەروەر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن دەستان خۆش سپاس بۆ سەروەر عەلی.